هەروەکو بینیتان پارێزگاری هەولێر ئومێد خۆشناو گوتی سەرڕای ئەوەی کە باران باریوە یاخود بەفر باریوە ئەمساڵ بەڵام ڕێژەکەی نەبووەتە هۆی کە ئاوی ژێرزەوی زیاد بکات بۆیە ئەمساڵ وشکە ساڵی ڕادەگەێنین بە تایبەتی لە هەولێر بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەرەنگاربوونەوەی ئەم حاڵەتی وشکە ساڵیە ئەمساڵ کە لە هەولێر و ناوچەکانی دەوروبەری سنووری پارێزگای هەولێر گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئاری ئەحمەد قادر بەڕێوەبەری ئاوڕێ هەرێم دەکەین بەڕێزان لای ئێمە لە ستودیۆی ناوەند میوانە بەخێر بێ کاگاری حاڵەتەکە هێندە مەترسیدارە کە شایانی ئەوەیە ترسمان لێ هەبێت کە وشکە ساڵی لە هەولێر تەوان بابەتی دووبارە بوونەوەی ساڵانی وشکە ساڵی و کەمباران کە لە ساڵانی نۆهەتەکانەوە دەستی پێ کردووە و چەندبارە ینی دووبارە بوونەوەی بە شێوەیەکی ساڵانە وە دەکاتن کێشە و گرفتەکان قوڵتر بیتەوە ئەو بابەتی وشکە ساڵیە لە سەرەتای ساڵانی نۆهەتوو لە کۆتایی هەشتاکان بابەتەکە دەستی پێ کردیە ئەوی بە تەحدید کراوی ینی کە باس دەکرێتن ئەو ڕێژە بارانی کە دەباری ئیستاکە حتى شێوازی بارانەکەش بە شێوەیەک لە شێوەکان گۆڕدراوە بەوەی کەەوە بە لێزمەیەکی زۆر لە ماوەیەکی کەم و لە شوێنێکی دیاریکراوە دەبارێتن و ئەو ڕێژەیەکەوە 400 ملم معدلی یان تێکڕای بارانبارینە لە شاری هەولێر یان لەو هێلێکە شاری هەولێر لەسەریتی بەرێ ئێستاکە لە ژێر ئەو ڕقەمە تقریبا دەتوانین لە ژێر 300 ملیمیش بارانباریوە باشە یعنی ئەو بڕێی کە سەرۆگۆزیران دیاری کردووە بۆ بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی ئەمە بۆ چییە چۆن خەرج دەکرێت چۆن لە پێناو بەرەنگاربوونەوەی وشکە ساڵیدا ئەم بڕە خەرج کراوە و چی دەکەن پلانەکە چییە ئەو بڕە پارێکە دابین کرا لەلاەن بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە سەرووی 20 ملیار دینارە لەسەر داواکاری بەڕێوەبەرایەتەکانی ئاوڕۆی هەولێر و بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری هەولێر بەهۆی بۆ بەرەنگاربوونەوەی بابەتی وشکە ساڵی وشکبوونی بیرەکان و دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ زیاتر ئەوەی کەەوە ئەو بیرانەی کە ئاستی ئاویاندا دەبەزیتن بتوانێت زیاتر شۆڕکرێتەوە لێدانەوەی بیرە وشکەکانە و چارەسەرکردنی پرۆژەکانە ئەو پرۆژانەی ئاو کەەوە ینی پرۆژە استراتیجیەکانە وەکو ئیفراز 1 و 2 3 هەروەها بۆ دابینکردنی کارەبای مۆلیداتە لە بۆ بەشێک لە بیرەکانی شاری هەولێر کە ژمارەیان 250 بیرە دابینکردنی کەلوپەلە بۆ تۆڕەکانی ئاو ینی بابەتەکە بە چەندین پرۆژە لە خۆی دەگرێتەوە تەمان ئەو پرۆژانەش هەیە هەنووکەیە کە دەکرێتن زوو جێبەجێکرێتن وەژی بیرەکان و دابینکردنی کەلوپەلە هەندێکیان مامناوەندە ینی دەکرێت ماوەی ساڵێک تا ساڵونی وەک کۆتایی بە پرۆژەکانی بێتن وەکو نۆژەکردنەوەی پرۆژەکانی ئیفراز 1 و 2 3 ئەوە کە لەوانەیە ماوەی 6 مانگ 7 مانگ تاکو و ساڵێک لەوانەیە هەتا ساڵنیوەجی بخایێنیتن هەندێک لە بەشەکانی زیاتر ئەو بڕەپارێک کە دابین کرایە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەیە زۆر باشە ماوەیەک بەر لە ئێستا لە بەرهەبوونی گرفت لە بۆ کارەبای هەولێر ئەمە وای کرد کە چەند ناوچەیەک بێ ئاو بن لەبەرەوەی هۆکارەکە بۆ کارەبا دەگەڕایەوە ئێستەوە کارەبای نیشتیمانی گەڕایەوە چەم ئەو مێگاواتی کە هەبوو ڕۆژی کارەبا باش بووە وەکۆی کە ڕاگەندرا تازش لە هەواڵەکان خوێنمانەوە کاریگەری دەبێت لەسەرەوە کە ئەو وەزعی ئەو تۆزێک باشتر بێت لە هەندێک ناوچە ئەو چێشە و گرفتانی لە شاری هەولێر هیچمان بە تەحدید کرایە ینی دوو بابەتی سەرچیە یان هەر لەوە دەست پێکەین ئایا شاری هەولێر احتمال دەکاتە سەر چەندی ئاوی ژێرزەوی و چەندی ئاوی سەرزەوی تاوان ڕێژەکە دەتوانین برێ نزیکی 50 بە 50 لە سەتایە ئەو شوێنانێکەوە بە تەحدید کراوی لە دەرەوەی بازنەی 120 مەترینە یان کەتینە دەرەوەی 100 مەتری لە هەندێک شوێن و تەختیەی پرۆژەکانی ئیفراز 1 و 2 3 زیاتر ئەو شوێنانە ینی ئەو شوێنانی کە بەبییر ئاویان بۆ دابین دەکرێتن کێشە و گرفتەکەمان زیاتر کەتە ئەو شوێنانە ئەوەش بەهۆی دوو هۆکاری سەرەکی بەڕاستی سێ هۆکار بوورە هۆکاری یەکەم پێدانی کارەبای نیشتیمانیە کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی و پسەری کە ئەوە گرفت بۆ دابینکردنی ئاو دروست دەکاتن دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی و وشکبوونی یان کەمبوونەوەی ئینتاجی ئەو بیرانەی بەهۆی دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی سێمیش فراوانبوونی زیاتری ئەو شوێنانە کە بەڕاستی پێویستەکەوە پلانی ینی پێویستی بۆیە پرۆژێکی استراتیژی ئەوەی کە لە پلاندانرا جێبەجێ بکرێتن کە ئەویش پرۆژەی ئاوی هەولێر چارە باشە سەبارەت بە سنووری پارێزگای هەولێر ئێستا هیچ ناوچەیەک یان گوند هەیە کە ئاوی نەبێت بەڵێ بە تەحدید کراوی ئەمە بانەڕێن مەسەرەن ئەوەیە گوندێک بە کامەریان گەڕەکێک بە کامەریتی چکە لەوانەیە گوندێک بیرێک بەلانی کەم دوو بیری لێیە ئیلا ئەگە گوندەکە زۆر بچووک بیتن
یان گەڕکێک مەسەن چەند بیرێکی تێدایە ئەوانش ینی ناکرێت نەتۆ برێ هەر هەمووی ئاویان نییە دەکرێت برێن کۆڵانێک نیتی یان چەند مارێک لە کۆرانێک نیتیان یان لە گەڕکێک مەسەرەن چەند مارێک لێر و لێوێن دەرنیان بیتن ئەویش هۆکاری ئەو زەختە زۆرەی کەوا بەهۆی ینی ئەوە بڵێ بۆ نمونە لە گوندێک بڵێ ئەو گوندە هەمووی ئاوی نییە هەمووی ئاوی هەیە ینی بڵێ تاکید ئەو بابەتە تەنها لە حالەتەکی ئەگەر بیرەکە کێشەی هەبیتن ئەو یان بە وشک بوونە یان ئۆتەیە ئێستا لە حالەتی ئێستادا حالەتێکی وا هەیە نەخێشتاکە لەو حالەتەمان نییە ینی بێ بیرێک وشتی کردیە ماوەکە ئەگەر خۆنەخواستە وشکە ساڵیشە شتێ حالەتێکی وا ڕوویدا گوندێک ئاوی نەبوو پلانەکەی ئێوە چییە ینی چۆن وا دەکەن کە ئەم گوندە بێ ئاو نەبن بڕێک لەو پارەی کە دابین کرایە لە بودجەیەکە دابین کرایە بۆ شاری هەولێر چل بیر باشە کاتێکەکە وشک بیتن لێ بدرێتەوە بۆ ئاوی دەوروبەری هەولێرش سەروی 30 بیر لە پلانەکەیان کەەوە 4 ملیار و 600 میلیۆن دلارە 600 میلیۆن دینارە بۆیان دابین کراوە دەتوانن ئیش لەسەر ئەو بودجانە بکەن و بە زووترین کات ئەگە هەستیان کرد کە بە شێوەیەک لە شێوەکان بیرەکە هیچ وشک بوو یان نێزیی وشک بوون بۆ دەتوانێت ئەو بیرە دێتەوە بەڵێ بەڕێز ئاری ئەحمەد قادر بەڕێوەبەری ئاو ئاوڕێ هەرمی کوردستان زۆر سپاس زۆر سپاس بێوەش سپاس